کەمی خستنە ڕوو لە بەغداد و دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش هۆکارن بۆ بەرزبوونەوەی نرخی دۆلار. ئەوانەش ئاڵوگۆڕ بە دراوەکانەوە دەکەن، دەڵێن لە ڕابردوودا ڕۆژانە 250 تا 300 میلیۆن دۆلار لە بەغداوە دەخرایە بازاڕەکانی عێراقەوە، بەڵام ئێستا ڕێژەکە دابەزیوە بۆ 50 میلیۆن دۆلار لە ڕۆژێکدا و ئەم ڕێژەیەش پێداویستیەکانی ناوبازار پڕ ناکاتەوە و ئەم دۆخەش کاریگەری لەسەر بازاڕی هەرێمی کوردستان دروست کردووە. بەتەکی دەونەوتی ئێستا کە دەفرۆشێ بەشی نەفەقات ناکە، بەشی احتیاط ناکە، ناشتوانێت حکوومەتی عێراقی لە احتیاتی نەقدی ڕابکێشێتەوە. کێڵگە نەوتەکانی زۆربەی یەک لەسەر سێی عێراق لە دەست داعشدایە کە بە ئەنبار و بە مووسڵ و بە تکریتەوە، یەک لەسەر سێ ئەمە هەموو کێڵگەی نەوتی تێدایە، جگە لەوەی کە یەک لەسەر سێ مەسەلەن نەوتی لێ ناچێتە دەرەوە، ناگەڕێتەوە، ئەگەر بشفرۆشێ داعش خۆی فرۆشێ ناگەڕێتەوە خەزینەی حکوومەتی عێراقی. لە ئێستادا نرخی 100 دۆلار لە بازاڕەکانی هەرێمدا گەیشتوێتە 128,000 دیناری عێراقی و ئەو بەرزبوونەوەیەش کاریگەری خراپی لەسەر ژیانی خەڵک دروست کردووە، چونکە زۆرینەی خەڵک فەرمانبەرن و موچەکانیان بە دینار وەردەگرن. لە بەرامبەریشدا کڕین و فرۆشتن لە بازاڕدا بە زۆری بە دۆلار و دراوی بیانی تر ئەنجام دەدرێت. دوکانارەکان بەعام هەر لە وردە فرۆشێکەوە تا ئەگا بە خەڵکێکی ئەوانەی کە ئیشی دراوشتەکەن ڕۆژانە بەهۆی بە حکمیەوەی مەسەلەن ئێستا خەڵکانەگەیە کە شتیان فرۆشە لەسەر حسابی 122,000 و ئەوانە فرۆشتوانە، ئەمڕۆ کە پارەیان بۆیەتەوە دیناری بواتەوە، ئەمڕۆ گەر بچێ بیگۆڕێتەوە بەرامبەر دۆلار خۆشتێزانی لە دەرەوە هەموو تەعاملێ بە دۆلارەکرێت. ئەو دینارەی ئێمە بەس لە ناوخوا ئەتوانین بەو شێو کاریگەری خراپی داناوە. ئەو کەسانش کە ئاڵوگۆڕ بە دراوی بیانیەوە دەکەن ئاماژە بەوە دەکەن بەرزبوونەوەی نرخی دۆلار ناجێگیری لە بازاڕدا دروست کردووە و جوڵەی بازاڕی وەستاندووە. بە پێویستیشی دەزانن حکوومەتی عێراق و بانکی ناوەندی بڕێک دۆلاری زیاتر بخەنە بازاڕەوە. بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە حکوومەت دۆلار کەم ئەدات، جاران مەسەلەن کەسێک کە پارەی ئەخەوان لە بانک لە دوای هەفتەیەک دۆلارەکان ئەدایە، ئەسەر لە دوای 15 ڕۆژ ئەیدەنێ. ئەوەیە کێکە لەو هۆکارانە هۆکارێک ترەوەیە کە ئەو کەسانەی کە کۆمپانیایان هەیە و ئەو پرۆژانەی کە جێبەجێیان کردووە حکوومەت پارەیان بە چەک ئەداتێ، چەکەکەش لە بازاڕ نافرۆشیە، دەبێت بیفرۆشنەوە بە سەرافەکان. ئێستا کە لە یعنی نرخی 100 دۆلار لەو چەکانە گەیشتۆتە 170,000 دینار. لە ساڵی 2004 تا کۆتایی 2014 بانکی ناوەندی عێراق ڕۆژانە 250 تا 300 میلیۆن دۆلاری بە شێوەی زیادکردنی ئاشکرا فرۆشتووە، بەڵام بە پێی یاسای بودجەی 2015 عێراق ئەو بڕا کەم کراوەتەوە بۆ 50 میلیۆن دۆلار لە ڕۆژێکدا. پسپۆڕانی ئابووری ناس و بازرگانانی دراو پێشبینی ئەوە دەکەن ئەگەر شەڕی داعش بەردەوام بێت و نرخی نەوت بەردەوام ڕووی لە دابەزین بێت، ئەوان نرخی دۆلار لەم نرخی کە ئێستا هەیە ڕووی لە زیادبوون و هەڵکشاندنێکی زیاتر دەکات. لەم نێوانەشە دیسان خەڵک زەرەرمەندی یەکەمە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.